ئەم کاتتان باش لە هەفتێوینێکی تایبەتی کوردستان 24ەوە لەگەڵتان دەبم. لە سەردەم ئێستادا زمان وەکو یەکێک لە پێوەرە گرنگەکانی ناسینی شوناسی نەتەوەی یا ناسنامەی نەتەوەی ڕەچاو دەکرێت، بەڵام لەگەڵ ئەو گۆڕانکاریە جیهانیەدا کە لەسەر پێوەرەکانی شوناسخوازی و کۆمەڵێک پرسی گرنگی دیکە هاتۆتە ئاراوە، ئایا زمانی کوردی تا چەند دەتوانیوێتی ڕۆڵ بگێڕێت و پێکهێنەرێکی سەرەکی شوناسی نەتەوەی بێت؟ ڕۆڵی ئەکادمیا کوردیەکان چی دەبن بە تایبەتی لە کوردستانی ڕۆژهەڵات هاوکات لە ئێران و بەشەکانی دیکەی کوردستان؟ تا چەندە زمانی کوردی توانیوێتی لەو ئاستەدا بێت کە لە ئاستی زمانە جیهانیەکاندا بناسرێت؟ بربەستەکانی بەردەم پەرەسەندنی زمانی کوردی چی دەبن؟ من لە هەفتێوینێکی ناتایبەتی کوردستان 24 قسە دەکەم زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر بەختیار سەجادی، دامەزرێنەر و سەرۆکی بەشی کوردی لە زانکۆی کوردستان سناکە. ئێستا لەگەڵ مازۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو دەرفەتە. بەخێر بێ. ئێستا یەکێک لە باسە گرنگەکانی ناوەندە ئەکادمیە گرنگەکان و هاوچەرخەکان بابەتی پەرەسەندنی زمانی کوردیە. ئایا زمانی کوردی توانیوێتی لە ئاستی زمانە جیهانیەکاندا لەو ئاستەدا بێت کە بڵێن زمانێکی پەرەسەندوو و پێشکەوتووە ئەگەرنا بربەستەکانی بەردەمی چین؟ زمانی کوردی لەم نیوسەدەی ڕابردووە ئەوە بە دیاریکراوێتتر لەم 30 ساڵی ڕابردووە کۆمەڵی گۆڕانکاری زۆری بەخۆی بینیوە بە هەموو شێوەزارەکانیەوە. ئەگەر بمانەوەی وەڵامی پرسیارێکی بەڕازت بینەوە لە هەنێ ڕووە وەڵامەکە ئەرەیە، ئەنی کۆمەڵی گۆڕانکاری باش و پێشکەوتنی باش بەدی هاتووە و لە هەنێ ڕوویترەوە ئەبینین بەداخەوە وەڵامەکە بڵین دەرەنجامەکان باش نین و لە هەنێ ڕووەوە ئەبینین ئەو پێشکەوتنانە هێشتا بەدەست نەهاتوو. ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لە چه گۆشە ڕوانگەیەکەوە بڕوانین بۆ لێکدانەوەی ئەم پرسە. ئەگەر مەبەستان بۆ نمونە مەبەستمان لە پەرەسەندنی زمان، ئەگەر مەبەستمان لەوە دروستبوونی جۆرە لە زمانی ئەدەبی یەکگرتووی نووسین بێت، ئێمە ئەبینین کە ئێستا بڵین دوو زاری سەر و ناوەندی ئەوەی کە لە ناو خەڵکە بە شێوەیەکی باوپێوتە کورمانجی و سۆرانی هەردووگیان توانیویانە ئەو ڕەوتی بە ستاندارد بوونە بەتایبەت لەم 30 ساڵ ڕابردووە بپێون و ئێستا وەکو دوو زمانی ئامادەن، طبعا بە دوو ئەلفوبێ جیاوازیشەوە. بەڵام لە هەنێ ڕووی ترەوە ئێمە ئەتوانین بڵین کە دیسانەوە ئەمە پێشکەوتووە بۆ نمونە لە ڕووی زارەوە سازیەوە. ئێمە تا ئەم دوایانەشانێن تا 3-4 دای لەمەوبەر هەموو کوردێک کێشەی دانانی هاواتای هەبوو بۆ کۆمەڵ زارەوەی زانستی. دیارە کەڵین زارەوەی زانستی دەیان و ڕەنگە سەدان بەشی جیاجا بگرێتەوە، مەبەستمان بەشێک یا دوو بواری دیاریکراوە تایبەت نییە. کە چێ بینین ئێستا بۆ پەری خۆشحاڵیەوە لە بەشێکی زۆری زانستەکانە ئەو زاراوانە بە کوردی دانراون و ڕۆنراون، هەرچەند پێشتر بڵین لە کۆڕی زانیاری کووردا بە شێوەیەکی پتە بڵین بنەڕەتەکەی بۆ دانراوە و پێشتر پێش لەویش هەنێ هەوڵی باش زۆر باش دراوە. بەڵام ئەبین لە هەنێ ڕووی ترەوە بڕۆبەری کۆمەڵی بەرپرس ئەبینەوە. یەکێک لەو بربەستانە نەبوونی نووسینی کوردی زانستیە لە ناوەندی دامپێدانراوی زانستی لە ئاستی نێودەوڵەتی و تەنها هەرێمیشدا. مەبەستمەوەیە کە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت پەیوەندی هەیە بە ئەو گۆشە نیگایەوە ئەو ڕوانگەیەوە کە ئێمە بۆ پرسیارەکە ڕوانین کە ئەنجامەکان جیاوازن. باشە، باستان لە شێوەزارەکان کرد. بە تایبەتی زۆر جار لە پرسی زماندا دەگوترێت کە بوونی شێوەزاری فراوان و فرەی ئەو شێوەزارانەی کە لە زمانی کوردیدا هەندێک جار لایانی ئەرێنی هەیە، هەندێک جار کاریگەری نەرێنی دەبێت. ئێوە پێتان وایە ئەم فرەی شێوەزار لە زمانی کوردیدا هۆکاری دەوڵەمەندبوونی زمانی کوردیە یا بۆتە هۆکاری ئەوەی کە زمانێکی ستانداردی کوردی ئێستا لە بەردەستانە بێت؟ ئێمە بە هیچ شێوەی لە شێوەکان پێمان وانییە کە بوونی ئەو هەموو شێوەزار و ئەو هەموو دەستە و تاقمە زمانیە هەڕەشە بێ بۆ زمانی کوردی و بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە ئەوە دەرفەتێکە، ئەوە خاڵێکی ئەرێنی باشە و لە زۆر ڕووەوە ئەمە لە زۆر ڕووەوە بۆتە هۆی پەرەسەندنی ئەو زمانە. بۆ نمونە تەنها باسی یەکێک لەو بارانە بکەین، باسی وشەسازی و وشەیە. دیارە زمانی کوردی بەسەر چەندین شێوەزار و زار و بنزار و دەستە و تاقمە دابەشەکرێ. ئەم شێوەزارە زمانی جیاجیانە لە درێژایی مێژووە لە ناوچەی جیاجیەکانە پەرەیان سندووە لە ژێر حکمی
دەسەڵاتی میرنشینە جیاجیەکانە و ئەمانە لەبەر ئەوەی کە پەیوەندیکی ئۆرگانیکی پتە و تەنانەت پەیوەندیکی تاڕادیش لاوازیش لە نێوان میرنشینە کوردیەکانە نەبووە لە سەردەمانی ئێمە باسی سەدەی 17 و 18 و 19 ئەکەین کەچی ئەبینین ئەم زمانە بە شێوەیەکی تاڕادەیەک سەربەخۆ کە ئێمە نامان ناوەتە سەربەخۆیی ڕێژەیی ئەنێ بە شێوەیەکی سەربەخۆ بەڵام ڕێژەیی ئەم زمانە گەشێ سەردووە و بۆتە زمانێکی بڵین ئەو زمانێک کە خەڵک بە تەواوەتی کاروباری خۆی پێ ڕێخستووە جا لەبەر ئەم هۆکارە بوونی تاخاوەن قاموسێکی بەرفراوانی وشەی و ڕەنگە کەم زمان هەبن هێندەی زمانی کوردی ئەو قاموسە بەرفراوانە گەورەیە بێت کەمە زمانێکی دەوڵەمەندە لە زۆرەوە کە ئێمە تەنها پەنجەم ئاخستە یەک لایەنی کەواتە بە کورتی و بە پوختی ئێمە نەک هەر پێمان وانیە کە ئەو شێوەزارە زۆرانە هاڕەشەن بەڵکو بەرەنگاری ئەو ڕوانیانش ئەوینەوە چونکی من هەروەک سمینارێکم هەبوو ماوەیەک لەمەوبەر باسی لینگویستایتم کرد کە پێڵین زمانکوژی ئەگەر تۆ دژی شێوەزارێکی دیاریکراوە بیت ئەوە تاوانێکت کردووە ئەوە تاوانی زمانکوژیە ئەوە پێمان وایە کە زمانکوژی هیچی لە مرۆڤکوژی و لە نەتەوەکوژیش کەمتر نییە کەواتە ئێمە پێمان وایە کە ئەو شێوەزارە زۆرانە ئەتوانن دەرفەتێکی زۆر باشتر بڕەخسێنن بۆ پەرستنی زیاتری زمانی کوردی و ئەگەرچی بڵین دۆ شێوەزارانە دوودانیان ئێستا زیاتر بڵین پەرەی سندووە بەڵام هەردوو ئەو شێوەزارەی کە ئێستا هەیە لە هەموو لە مڵک و سەرمایە و سامانی هەموو شێوەزارەکانی تر خەڵکی ئەمە بوتووە ئەبێ کەڵی زیاتریش بوو زۆر باش ئاماژەتان بە دەوڵەمەندبوونی قاموسی کوردی کرد لە ڕووی فراوانی وشە و قاموسی کوردی و بەڵام لە ماوەی ئارابردوودا ئامارێک لە ویکیپیدیا بڵاو بووە کە وەکو ڕیزبەندیەک بۆ زمانە زیندوەکانی جیهان هێنا بوویەوە زمانی کوردی لە ڕیزبەندی دێمی ئەو زمانانە بوو بەهۆی فراوانبوونی وشە و هەروەها دەوڵەمەندبوونیەوە پێتان وایە پێوەرانە پێوەری ڕاستەقینەن وایە زمانی کوردی لەو ئاستەدا توانوێتی تا ئەو ڕادەیە پەرە بسێنێت بەڵێ ئەو هەواڵی لەم ماوەی بڵاوکرایەوە خۆی یەکەم جار من لە سمینارێکی ئەکادمیای کوردیان لە هەولێر 2010 ئەوم دەکەن لە ڕووی ژمارەی زۆری وشەکانەوە ڕاستە ئەو ئامارە تەواو ڕاستە ئەوەی کە زمانی کوردی بەڕاستی وشەی خۆماڵی و ڕەسەنی زۆرە بۆ نمونە ئێستا تۆ لە زمانێکی و فارسیە کە زمانێکی زۆر دەوڵەمەندیشە و سەرمایەکی بەرفراوانیشە بەڵام ئەگەر تۆ وشە و مفردات عەرەبیەکان بینیتە دەرێ بەڕاستی کێشە سازە بێ لە فارسیە کەچی ئەگەر ئەو کارە تۆ لە کوردیا بیکەی کێشەیەکی ئۆتۆ ساز نابێ ئەمەش ئەگەر تۆ بۆ دەوڵەمەندی ئەو زمانە لە ڕووی زۆری و فراوانی وشەکانەوە ئەو ئامارەی ویکیپیدیا ڕاستە یعنی زمانی کوردی لە ڕووی زۆربوونی وشەوە بە حکمی شێوەزارە بەرفراوانەکان بڵین ئەوە تەواو ڕاستە و بە شێوەیەکی سەرسوڕهێنەریش ڕاستە یعنی دەوانە خەڵک بڕوانەکە بەڵام کێشەکە لێرایە کە ئەمە پێوە نییە بۆ کە بڵین ئەم زمانە زمانێکی تەواو پەرەسەندووە تەواو جێکەوتووە و لەبەر ئەوەیە کە بەپێ هەنێ داتای تر بەپێ هەنێ زانیاری دیکە لە گۆشە ڕوانگەیەکی ترۆ تەماشای هەرم پرسە بکەین ڕێک پێچەوانەیە ئەویش ئەوەیە کە زمانی کوردی بەداخەوە لە ڕادەیەکی زۆر لاوازدا توانیوە بەشدار بێ لە کاروانی جیهانی هۆکارەکەی چییە دکتۆر بۆچی؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ زۆر بە ساکار و پوخت گرنگی نەدان بە زمانی کوردی لەلایەن ئەو کەسانەوە کە وەکو زانا وەکو ئاکادمیسیەن ناوی لێبێن ئەکرێ زانایانی بوارە جیاوازەکان زانایانی کورد لە بوارە جیاوازەکان ئمە باسی بوارە جیاواز زانستیەکان دەکەین مەسمان بەشێکی دیاریکراو نیە هەموو بەشە زانستی بوار زانستیەکان ئەکرێوان لە پاڵ گرنگیدان بە بوار و پسپۆڕی خۆیانە کە بە عەرەبی یان بە ئینگلیزی ئەنووسن یان بە فارسی یان بە تورکی ئەمان ئەتوانن زۆر کەمیش بووە تا لە حەدی 1-2 تاریشا بووە وان ئەتوانن هەر لەو بوارەی پسپۆڕی خۆیانە بە کوردیش بنووسن کەچە بین بەداخەوە ئەم شتە ڕووی نەداوە وەرگێڕان نەیتوانێت ئەمڕۆڵە بگێڕێ وەرگێڕان بێگومان ئەتوانێت دۆری زۆر باش ببینێ بەڵام لێرە کێشەکەوەیە کە لە گوتاری ئاکادمیکە وەرگێڕان ئەو جێگە و پێگەی نییە کە لە گوتاری ڕۆشنبیرە هەیەی ئێستا لە گوتاری ڕۆشنبیریە لە گوتاری کۆمەڵایەتیە لە گوتاری ئەدەبیە وەرگێڕان دۆری زۆر باش ئەبینێ و کردەوەیەکە کە بڵین سوود و کەڵکی زۆرە بەڵام لەبەر ئەوەیە کە لە گوتاری ئەکادمیکە ئەو دەورەی نییە
کەواتە زانایانی بۆرە جیاجیەکان زانایانی کورد لە بۆرە جیاوازەکانی خۆیانە کە تیا پسپۆڕیان کردووە دەیان ساڵە خەریکە ئەو بوارن ئەوان تایان گرنگی نادەن بە وەرگێڕانش چونکەی لە چالاکی زانستیە کە تۆ دی چالاکی زانستی جیاجیەکان دابەش ئەەکەی نامێ زانکۆیە وتارە کۆنفرانسە سمینارە کتێبە بەش لە کتێبە ئەین تۆ دەیان شێوەی جیاوازی چالاکی زانستیت هەیە کە تۆ تەماشای ناوەندە زانستیە گرنگەکانی دنیاکەی ئەبینی وەرگێڕان لە ناو ئەو چالاکی زانستیانە یان نییە یان وونە یان ئاستێکی خوارە جا بوومەتە هۆکار بۆەوەیە کە لە گوتاری ئاکادمیکە ئەو جۆرێکە لە گوتاری ڕۆشنبیریە وەرگێڕان دەور و قورسایی هەیە لە گوتاری ئاکادمیکە نێت. زۆر باشە دکتۆر کورد وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بەردەوام زمانەکەی لە ئەو وڵاتانی کە لە بندستی وڵاتانەدا بۆکو زمانی دووەموسێم هەژمارکراو نەیتوانێتی بە زمانی خۆی بخوێنێت و بنووسێت بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر باس بکەین باکوور و ڕۆژاش بە هەمان شێوەم بەشەی کوردستانە کە ئێستا توانن خوێندن و نووسین بە زمانی کوردی هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ئێستا لە ئاستی زانکۆدا وەکو بەڕێزیشت دامەزرێنەری بەشی کوردی لە زانکۆی سنە خوێندنی کوردی دەخوێنرێت ئایا ئەمە کێشێکی گەورەی پەروەردەیی نییە ناکرێت لە تۆ لە زمانی دایکی لە زمانی قۆناغی سەرەتاییەوە بخوێنیت بەڵام لە کاتێکگەیتە قۆناغی ئەکادمی ئەو کاتە پەرە بە زمانی کوردی بدی ئەمە کێشە نییە لە بەردەم پەرە نەسەندنی زمانی کوردیدا بەگشتی قسەکان تەواو ڕاستە منیش هاوڕێی جنابتانم خۆی ئەبێ وە مەفروض وایە کە لە قۆناغی سەرەتاییەوە تەنانەت پێش سەرەتاییش لە باخچەی ساوایانەوە بڵێن زمانی دایکی خوێندرێت نە کوردی زمانی دایکی بەڵام جێبەجێکردنی ئەم ئەرکە لە ئێرانە واتە خوێندنی کوردی لە قوتابخانەکانەوە لە باخچەی ساوایانەوە لە قوتابخانەکانە جێبەجێکردنی ئەەکەوێتە ئەستۆی وزاری پەروەردە لەبەرەوەیە کە من هیچ کات فەرمانبەر یا بەشێک نەبووم لە وزارەتی پەروەردە من مامۆستای زانکۆم 24 ساڵە و ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵای یعنی لە ڕووی ئیداریەوە لە هیچ ڕوویەکەوە ئێمە هیچ پەیوەندیەکمان نییە جا ئەمە ئەو قسەی جنابتە تەواو ڕاستە و ئەبێ وەزارەتی پەروەردەش بیکات ئێمە بەردەوام وتومانە کە ئەبێ دەسەڵات ئەبێ سیستم لە ئێران بە گرنگیەوە بۆ بابەتە بڕوانێ ئەبێ بودجێ بۆ تەرخامکە ئەبێ بەبایە خۆ تەماشایان پرسە بکە و ئەبێ هەنگاوەکانی پلە جێبەجێ بکە بەڵام بەداخۆ تا ئێستا ئەو کاریان نەکردووە هەرچەند هەر ماوەیەک جارێک شتێک ئەکەن بۆ نمونە ماوەیەک لەوە پێش کتێبێکماندانا بۆ خوێندنی کوردی لە بڵێن قۆناغی دەبیرستانەوەتە دواناوەندیان ئامادەی ماوەیەک لەمە بەر کتێبێکی دانرا بۆ خوێندنی کوردی لە قۆناغی سەرەتاییە پاش ماوەیەکی تر بڕیاری کاندەکە لە وەزارەتی پەروەردە کە هەموو منداڵێکی کورد ئەتوانێت لە دوو وانەی دەرسی فارسیە زمانی بڵێن کوردی بخوێنێت ئەم بڕیارانە دراوە و ئەم هەنگاوانەش ئێمەش باش ئەی نرخێنێت و هیوادارین کە ئەم هەنگاوانە پەرە بسەنێت بەڵام پەنجەش لەسەر خەڵات دابنین کە خۆشمان ئەبێ بە گرنگی بۆ بابەتەکە بڕوانین ئێستا بۆ نمونە ئێمە لە توێژینەوەی کاکەمان لە شاری سنە لە قوتابخانەی ئامادەئی مامۆستایانی زمان و ئەدەبی فارسی کە لە شاری سنەن تەنها نیوەیان تەنان ڕەنگە تۆزی نیوەیە کەمتریشیان ئەو دەرسانیان ئەو تۆ بۆ قوتابیەکان یعنی ئەبێ ئەوەش بڵێ ئەبێ خۆشمان لەو پێناوەیە هەنگاو هەڵبگرین ئەمە سەبارەت بە وەزارەتی پەروەردە سەبارەت بە وەزارەتی خوێندنی باڵا کێشەکان کەمترە لە وەزارەتی خوێندنی باڵا کە لێران پێوتە وەزارەتی علومیان زانستەکان ئێستا لە ڕووی یاساییەوە و لە ڕووی زانستیەوە ڕێگاکە تەواو هەموارکراوە و هەر زانکۆیەک لە ئێران بە حکومی و بە دەوڵەتی و بە ئازادەوە هەر زانکۆی بیاوێ بەشی کوردی بکاتەوە ئەتوانێت بەشی کوردی بکاتەوە بەڵام کێشەکە لەوەیە کە زانکۆکان خۆیان ئەو کارە ناکەن ئێستا بۆ نمونە هەموو زانکۆیەک ئەتوانێت ئەو بەشە بکاتەوە بەڵام ئەبێ ئێمە لە خۆی زانکۆکانی ترسنی کە ئایا ئێوە بۆ هەڵنادەن یا بەربەستەکان چی زۆر باشە دکتۆر لە سەرەتاوە ئاماژەم بەوە کرد کە زمانی کوردی وەکو یەکێک لە ناسێنەرەکانی شوناسی نەتەوەی یا پێکهێنەرەکانی شوناسی نەتەوەی هەژمار دەکرێت بەڵام ئایا زمانی کوردی توانیوتی ئەمڕۆڵە بگێڕێت توانیوتی ناسنامەی نەتەوەی و شوناسخوازی کوردی بەرجەستە بکاتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی کە شێوە بارودۆخەکە بە شێوازێکی ترە ئەگەر لەو
بەشانەی کوردستان وەکو باشووری کوردستان کە ئەم ئەرکەی لە ئەستۆ بۆ توانیوەتی ڕۆڵەکە بگێڕێت شوناسی نەتەوەی چ پەیوەندێکی بە زمانەوە هەیە ئایا ئەم دووە تەواوکەر یەکترن؟ پەیوەندیەکی زۆر نزیک و ڕاستەوخۆ و دوولایەنە هەیە لە نێوان زمان و ناسنامە زمان و شوناسە. شوناس کۆیەکە گشتێکە کە پێک هاتووە لە چەندین لایەنی پێکهێنەر لەو لایەنانە کە شوناسیان پێکهێناوە چونکە شوناس تەنها زمان ناگرێتەوە ئاین و ئاینزا ئەگرێتەوە ئوستورە و ئەفسانە ئەگرێتەوە فولکلۆر ئەگرێتەوە فەرهەنگ ئەگرێتەوە ئەدەب ئەگرێتەوە بڵین کایە فەرهەنگی و کۆمەڵاتیەکان ئەگرێتەوە بەڵام لەناو ئەم لایەنە بەشداربووانەی پێکهێنەری شوناسا دیارە زۆر شارەزای ئەو بوارە پێیان وایە کە زمان لە هەمووی گرنگترە کەواتە ئەو پەیوەندیە تونند و تۆڵە لە نێوان زمان و بڵێن ناسنامە لە ئارادایە ئەگەر تەماشای ئەو باڵانسە بکەین و بەراوردی بکەین لە ڕۆژهەڵاتە ئەبینین کە ئێستا بە بەراورد لەگەڵ بۆ نمونە سێ چواردەی لەمەوبەر زۆر باشترە بۆ نمونە تۆ تا ماوەیەکی تا 20 ساڵەوە بەرش تۆ تا 20 ساڵ چارەکە سەدەیەک لەمەوبەر ژمارەی ئەو کەسانەی کە بە کوردی بڵێن ئەیان نووسی یا کوردی زانبوون یا بە کوردیاتوانین بخوێنەوە یان بنووسن زۆر کەم بوو ژمارەیان زۆر کەم بوو بەڵام ئێستا بین بە خۆشحاڵیەوە ژمارە ئەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتن و کوردی ئەزانن و کوردی ئەنووسن و کوردی ئەخوێنەوە ئەمانە ژماریان بە شێوەیەکی تەنان سەسوورهێنی زیادی کردووە و ئەمەش جێگەی خۆشحاڵیە ئێمە پێمان وایە کە گرنگیدان بە زمان لەلایەن تاکە کەسەوە ئەتوانێت بەر بە قەیرانی شوناس بکرێت یا قەیرانی ناسنامە ئەوەیە کە لە فارسی پێوتێت بحرانی هوڤیەت یان بە ئینگلیزی پێڵێن ئایدنتیتی کرایسیس چونکی ئیمڕۆژە لەبەر ئەو گۆڕانکاریانەی کە ڕووی داوە لە دنیا و بە تایبەت و زۆر بە تایبەت بەهۆی تەکنۆلۆژیاوە بەهۆی پەیوەندیەکانەوە ئیمڕۆژە گەنجانی ئێمە ڕوبەڕووی پرسێکی یان کێشەیەکی زۆر گرنگ بوون کە ناوی قەیرانی ناسنامەیە ئێمە پێمان وایە کە تاکی کورد ئەگەر گرنگی بدا بە زمانی کوردی کە ئەمەش بە دوایە فەرهەنگی کوردی و ناسنامەی کوردی ئەهێنێت ئەمە توانێت وەکو چەکێک بێت کە بەرەنگاری قەیرانی ناسنامە بێتەوە کەواتە ئەرکی سەرشانی هەمومانە چە ڕۆشنبیران چە مامۆستایان چە ئێوەی بەڕێزی دەستگاکانی ڕاگەیاندن چە دەسەڵات لە هەموو شوێنێک کە لەم پێناوەیە دەوری خۆیان بە باشترین شێوە بگێڕن کە تاکو لەم ڕێگەوە لانی کەم ئەو کێشە جدیەی دنیای هاوچەرخ کە قەیرانی ناسنامەیە کەمتر بەرەوکی گەنجەکانە باشە ئایدۆلۆژیا چ کاریگەریەکی لەسەر ڕۆڵتە دەبێت ئەمە پێمان وایە کە ئایدۆلۆژیا لە ڕێگەی زمانەوە و بەهۆی زمانەوە دێتە ناوزێنی مرۆڤەکانەوە یعنی بەواتایەکی تر ئایدۆلۆژیا دزە ئەکاتە نێو زمانەوە ئەو زمانە بڵین ئایدۆلۆژیکە یان ئەو زمانێکە هەڵگری ئایدۆلۆژیایە لە ئەنجامە ڕەهەندێکی ئایدۆلۆژیک ئەبەخشێتە ناسنامە و زەینەتی کەسەکە کەواتە ئێمە پێمان وایە کە ئەبێ ئەمانە لە یەکجیا بکەینەوە بۆ نمونە ئەگەر دەجاتی ئایدۆلۆژیا بڵین عەقڵانیەت بێ دەجاتی ئایدۆلۆژیا زانستخوازی بێ ئەنی تۆ ئەتوانی چونکە ئەو ناسنامەیە دروست ئەکرێ ساز ئەکرێ ئێمە پێڵین ئایدنتیتی کانستراکشن واتە چاندنی ناسنامە پێکهێنانی ناسنامە کە لە ڕێگەی زمانەوە سەرەگری بەهۆی زمانیشەوە سەرەگری کەواتە بێگومان ئایدۆلۆژیا دۆری سەرەکی گەڕێت و ئەگەر ئێمە بەمە نەزانین و ئەگەر بەری پێنەگرین ئەنجامەکان زۆر بەداخەوە کارەساتاوی ڕنگدانەوەی لەسەر زمانی کوردی چۆن بووە تا چەندە کاریگەری لەسەر زمانی کوردی هەبووە دەبینرێت بێگومان ڕنگدانەوەی زۆر بووە و لاسی بە فراوانیشە ئەوش تاو ئاستەی من پێم وایە کە زمانی کوردی شەڕگەی ئایدۆلۆژیەکان بووە واتە مەیدانی شەڕی ئایدۆلۆژیەکان خۆیان لە زمانی کوردیا بینەوە دیارە ئەمە پرۆژەیەکی ڕۆشنبیری گەورەیە پرۆژێکی فکریە تۆ بێ ئایدۆلۆژیەکان یان باشتر گوتارە ئایدۆلۆژیکەکان ئێمە پۆلێن کاریان بکەین باس لەو پەیامە و
لەو بەردەنگە بکەین کە گرێداوی ئەو گوتارەیە و دەرکەوتەکانی لە زمانی کوردیا بدۆزینەوە و دەرەنجامەکانیش بدۆزینەوە. ئێمە پێمان وایە کە هیچ شتێک ینی ناتوانێت بکەوێتە دەرەوەی زمانەوە کە زمانەکە بوو بە هەڵگری ڕەهەندێکی ئایدۆلۆژیک کەواتە دەرەنجامەکانیشی ئەو دەرەنجامانە نین کە مرۆڤایەتی پەسەندی باش ئەگەر لە کۆتاییشتا بپرسم زمانی کوردی بەدەر لەوەی کە وەکو ئەلفوبەی کوردی ئێستا لی بڕوانین وەکو زمانێکی زانستی وەکو زمانێکی سروشتی کۆمەڵایەتی ئەکادمی لە بوارەکانی پرۆگرامی پێخوێندن و پەروەردەکردن توانوێتی تا چ ئاستێک بەرەو پێشەوە بچێت. ئایا زمانی کوردی زمانێکی ئەکادمیە، زمانێکی زانستیە، زمانێکە کە بتوانین لە بوارە جیاوازەکانی کایە کۆمەڵایەتیەکاندا بەکاری بهێنین؟ لە ڕوانگەی بڵین پێکهاتەخوازیەوە چونکە ئێمە مەوانە هەموومان بە شێوە لە شێوەکان پێکهاتەخوازین هەرچەند لەوانێت هەندێکش پاش پێکهاتەخواز بین لەم پارای دایمەیە هیچ جیاوازیەک لە نێوان زمانەکاندا نییە، هیچ جیاوازی یعنی بڵین هیچ بەوەستم سەرێتیە، یعنی ئەم زمانەکە لەو زمانەکە سەرتر نییە تەدا بڵین لە هەنێ ڕووەوە ئەم زمانانە لە ڕووکەشە جیاوازیان هەیە هیچ سەرێتیەک نییە کەواتە بەپێی ئەم ڕوانگەیە نەکرد زمانی کوردی بەڵکو هیچ زمانێکی تر ناتوانێت بڵین کە ئەم زمانە ناتوانێت ئاکادمیک نەبێت. زمانی کوردی ڕێک بە پێچەوانەی ئەو بچوونانەوە ئێمە پێمان وایە کە ئەتوانێت لە ڕووی ئاکادمیکەوە زۆر باشتر پەرەبسێنێ و پەرەشی سندووە لە زۆر ئاسی جیاوازەوە. نمونێکی زۆر سادە من ماوەی لەوەم پێش فەرهەنگۆکێکی تایبەت بە وشەکانی بیرکاری ڕاضیاتم بڵاو کردەوە، یعنی من خۆم دام نەنابوو لەوێ وەرم گرتبوو تەنها بۆ دۆست و برادران و هاوکاران ناردم کە ئەو وشانە کە لە فارسیە هەن بۆ علمی ڕاضی و تەنها هەندێک زانست وەک فیزیکیش تەنانەت نەک زۆربیان هەموویان عەرەبین، یعنی ئەو هاواتانە نەک زۆربیان هەموویان عەرەبین کەچی لە کوردیە هەموویان کوردی ڕەسەنن. ئەمە تەنها نمونەیەکی زۆر بچووکە کەواتە گەمانەوێ وەکو ئەنجامێکی خێرا بە کورتی وەڵام دەینەوەیش ئەوەیە کە ئێمە پێوان وایە کە زمانی کوردی پەرەی سەندووە، زمانی کوردی بەڵێ بە تەواوەتی زمانی ئاکادمیایە و ئەبێ زۆرتریش لایەنی ئاکادمی لە زمانی کوردیا ڕەنگ بداتەوە. هیوادارم هەمووان بەش بە حاڵی خۆیان دۆری خۆیان لەم پێناوەدا بگەڕن. بەڵێ زۆر سپاس کە لە هەفێبینی تایبەتی کوردستان 24 بەشدار بووی بەڕێز دکتۆر بەختیار سەجادی دامەزرێنەر و سەرۆکی بەشی کوردی زانکۆی کوردستان لە سنە کە لەگەڵمان بووی. زۆر سپاس. منیش زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس. بەڵێ بێگومان کورد وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت ئەگەر خاوەن وڵات و دەوڵەتی خۆی بوایەت ئێستا لەوانەیە زمانێکی لە ئاستێکی پەرەسەندووتر وە گەشە کردووتردا بوایەت کێشەکانی بەردەم پەرەسەندنی زمانی کوردیش زۆرن. هیوادارین کە بتوانین لەم بەرنامەیە داوای کە خستمانە بەرباس بەشێک بن لە چارەسەرەکان و دەستنیشانکردنی خاڵەکان. سپاس کە لەگەڵمان بوون. هەر شاد.